شەقامی سالم لە شاری سلێمانی کە درێژترین شەقامی شارەکەیە بە پارچەی کراسی ژنانە تەنراوە کە درێژەکەی 4800 مەترە و لە پارکی نالیەوە بۆ باڵەخانەی دادگای سلێمانی درێژ دەبێتەوە. هەر یەکێک لەم پارچانی کە بەیەکەوە دووراون جلی ژنان و کچانێکە کە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە لە کۆمەڵگای کوردیدا و ئەمەش کاری هونەرمەندی گەنج تارە عەبدوڵڵایە بە ناوی پرۆژەی مێینە. من وەکو تاکێکی مێینە لە نێو کۆمەڵگەی کوردی و لە نێو خێزانی کوردیە ئەمە هۆکار بۆ تاوەکو ئەم پرۆژێ لە لای من گەڵاڵە ببێت و ئیشی لەسەر بکەم. و کارەکە پێک هاتووە لە 4800 مەتر لە باخینالیەوە تا بەردەم دادگای سلێمانی بە تابلۆیە کە ئەم پارچانە هەر پارچەیە کە لەم ئیشە ئەیبینن پارچەیەکە لە تاکێکی مێینە کە لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەڵگەی کوردیایە و معانەت و ئازاری خۆی پێشکەش بە ئێمە کردووە تاکو لە تابلۆکا بەکاری بێنم و ئەرزی بکەم. تارە و بە هاوکاری ڕێکخراوی CDO ماڵ بە ماڵگەڕاون و جلوبەرگی هەزاران ژنیان کۆ کردووەتەوە کە ڕوبەڕووی توندوتیژی خێزانی بوونەتەوە لەلایەن پیاوانەوە. یانێ کۆمەڵگە بەو لاڕێیا بەرن کە هەموو توندوتیژیەک بنەماکانی پاراستنی شەرەفە. ئەم ژمارە زۆرە ئازارە پێمانەڵە هیچ پەیوەست نییە بەوە. ئەم ژمارە ئازارە زۆرە پێمانەڵێ پەیوەستە بە جیاوازی دەسەڵاتەکانی نێوان ژن و پیاوە. پێمانەڵێ پەیوەستە بە پەروەردە و فێرکردن لە ناو کۆمەڵگەیە. پەیوەستە بەو کەسانەی یا بەو لایەنانەی کە پێیان وایە ئاراستەی گەشەکردنی کۆمەڵایەتی لەم کۆمەڵگایە بەڕێوابن. بەپێی ئامارەکان بەشێکی بەرچاو لە ژنانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە هەتاکو دەگاتە ئاستی کوشتن. تارە دەیەوێت ئەو توندوتیژیە لە چوارچێوەی دیوارەکان بهێنێتە دەرەوە و لە شەقامەکاندا نمایشی بکات. من کارەکەم هێناوەتە سەر جادەیەکی ڕیسی و هێناومەتە دەرەوە لە ناو چوارچێوەکانە چونکە چوارچێوەی دیوارەکان پڕەتی لە ئازار ئەم ئازارانە لە نەو چوارچێوەکانان لە ناو سجنەکانان من هێناومەتە سەر شەقامێکی گشتی ئەمەوێ بە هەموو ئەو خەڵکە ببینم چ خەڵکێک کە ئەچێ بۆ بازارکردن چ خەڵکێک کە ئەچێ بۆ دادگا چ خەڵکێک کە ئەچێ بۆ خوێندن بۆ زانکۆ ئەم جادە ڕیسیترین جادەیە لە ناو شاری سلێمانیا بۆیە پێویستم بوو کە هەموو خەڵکێک بیبینێ. پارچە کراسە بە یەکەوە دووراوەکان بە درێژایی 4800 متر بە شەقامی سالمی سلێمانیدا درێژ بوونەتەوە تا دەگەنە باڵەخانەی دادگای سلێمانی وەک ئاماژەیەک بۆ ئەو جێگایی کە کەیسی توندوتیژیەکانی بۆ دەڕوات و تێیدا دەگەێنرێتە ئەنجام. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.